وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا وحبيبنا وقائدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. خوشك برا بەڕێزەکانم بیسەرانی خۆشەویست، جارێکی تر لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان دێینەوە خزمەتی بەڕێستان. ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار ئەچینە سەر بابەتێکی تر لەو بابەتانەی کە زانایان تایە جیاوازیان هەیە و جیاوازیەکەی نێوانیشیان بە تەئکید نابێتە هۆی ئەوەی کەوا تەرەفێک لەو تەرەفانە کە جیاوازیان هەیە بە بیدعەتی و بە ئەو جۆرە ئەلفازانە ناو بنرێت کە خوا پەنامان بدە ئەمڕۆ ئەو لەفزانەی کە ئەبێتە هۆی جیاوازی و تەفریقە و دووبەرەکی لە نێوانی مسلمانانە کە هەندێک کەس بەکاری دێنێ. بابەتەکەی ئەمڕۆمان لەسەر مەسئلەی حکمی ئەو کەسەیە کە نوێژ تەرک بدە، حکمی کەسێک کە نوێژ نەکاتی یان واز لە نوێژ کردن بێنێ. پێشەکی ئەبێ بزانین ئێمە کە هیچ کردەوەیەک لە کردەوەکانی ئینسان ئەوەندەی نوێژ پلەپایی بەرز نییە، یعنی هیچ عیبادەتێک ناگا بە نوێژە، یعنی لە پلەپایە هیچ عیبادەتێک ناگا بە نوێژە، چونکە کۆڵەکەی کە ئیسلام بەڕاستی لەسەری ڕائەوەستێ کە بەبێ ئەوە ئیسلام ڕاناوەستێ نوێژە، وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم رأس الأمر الإسلام وعموده الصلاة. و یەکەم فەرزێکە لە فەرزەکان کە خوای پەروەردگار لەسەر یەکەم عیبادەتە لە عیبادەتەکان کە خوای تەعالی لەسەر مسلمانان فەرزی کردووە. و جیاواز لەگەڵ فەرزەکانی تر، چونکە هەموو فەرزکردنی نوێژ جیاوازە، لەبەرەوەی هەموو فەرزەکان لە ئاسمان خوای گەورە لە ئاسمانەوە وحی بۆ پێغەمبەری خوا ئەنارد صلی الله عليه وسلم لەسەر زەویە فەرزیە کرد لەسەری، بەڵام نوێژ جیاوازە. خوای پەروەردگار پێغەمبەری بەرز کردەوە بۆ ئاسمان لە شەوی میعراجە و لە ئاسمان خوای تەعالی لەسەری فەرز کرد، وەکو ئەنەسی کوڕی مالک ئەیگەڕێتەوە لە صحيحة أفرمي بيغمر فرمي فرضت علي يا فرضت الصلاة على النبي صلى الله عليه وسلم ليلة أسري به 50 هتا كوتاي حديثك. يكم عبادتك يعني يكم كارك إنسان محاسبي لسرك للرجي قيامتها نوجة، لحديث صحيحة هاتوا أول ما يحاسب عليه العبد يوم القيامة من أعماله الصلاة. جاء أجر شاق بي لنوجاو فإن صلحت يعني النوجا كان مزبوط به صلح سائر عمله، وإن فسدت خوابنا من مدى فسد سائر عمله. وآخر وصيتي كبيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم وصيتي أمتكي بيئكا كاتيك دنيا بجئه لي، آخر وصيت لكاتيك كبيغمري خوشويسمان لحالتك أبو كنفسي آخر يدا ودنيا بجئه لي بقريتو بولاي خواي پروردگار او وصيته بو كأي فرمو الصلاة وما ملكت أيمانكم. نوێژەکانتان ئاگاتان لێ بێ لەگەڵ ئەو کەسانەی کە خوای تەعالی خستوێتە ژێردەستی ئێوە، ئەمر و فەرمانیان لە ژێردەستی ئێوەیە. هەروەها آخر شتێکیش دواشتێکیش کە لە
دینی ئینسان نامێنێ ئەگەر بفەوتێ هەموو دینت ئەفەوتێ نوێژە. پێغەمبەری خۆشەویستمان لە حەدیثی صحیحە فەرمێ لتنقضن عرى الإسلام عروة عروة فكلما انتقضت عروة تشبث الناس بالتي تليها فأولهن نقضا الحكم. يعني إسلام پەتەکانی ئیسلام دانە دانە هەڵەوەشێتەوە، هەر پەتێکی کە هەڵەوەشێتەوە خەڵکی دەسەگرن بە پەتەکەی دوای ئەوەوە ئەوەڵ پەتی کە هەڵەوەشێتەوە حکم و دەسڵاتە و ئاخریشیان و ئاخیرهن ئەسەڵا و کۆتایی و دوایین پەت کە هەڵەوەشێتەوە نوێژە. یعنی ئەگەر نوێژەکە هەڵوەشایەوە ئیتر لە دوایەوە هیچی تر نامێنێ. بە کورتی نوێژ یەکێکە لە یان ئەتوانی بڵێین گەورەترین عیبادەتە، گەورەترین کردارە کە خوای تەعالا لەسەر مسلمانان فەرزی کردووە. بۆیە زانایانمان فەرموویانە هەر کەسێ واز لە نوێژ بێنێ و باوەڕی پێی نەبێ و ئینکاری بکە بە ئیجماعی زانایان، بە کۆی ڕای زانایان بە بێ خیلاف و جیاوازی ئەڵێن ئەو کەسە کافرە و لە ئیسلام دەرئەچێ، ئەو کەسە کافرە و لە ئاینی ئیسلام دەرئەچێ. بەڵام لەوەیە جیاوازن کەسێک ئەگەر وازی لێ بێنێ و ئیمانیشی پێی هەبێ و باوەڕیشی وابێ کە فەرزە، خوا فەرزی کردو، بەڵام بەهۆی تەمەڵیەوە بەهۆی سەرقاڵبوونەوە بە شتێکەوە کە لە شەرعا بە عوزر ناژمێررێ وازی لێ بێنێ و نەیکە، ئەلەوەیە زانایانمان جیاوازن. کۆمەڵێک لە زانایانمان هەر لە سەردەمی سەحابەوە هەتاوەکو ئەمڕۆ فەرموویانە ئەو جۆرە کەسە وا نایکەن بەهۆی تەمەڵی و بەهۆی مەشغوڵبوون و سەرقاڵبوون بە شتێکەوە کە شەرع بە عوزری نەزانیوە، هەر کەسێ نەیکە کافرە و لە ئیسلام دەرئەچێ و پێویستە لەسەر حاکمی مسلمان و دادوەری مسلمان و دەوڵەت و حکوومەتی ئیسلام عقوبەی بە و عقوبەکەشی ئەڵێن عقوبەی مرتد و کافرە کە کوشتنە. لەوانە جابری يعني طبعا ئەو سەحابانی کە ئەو ڕەیانەیە زۆرن، بەڵام من پێشە حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو بارەوە ئەهێنمەوە کە ئەوانەی کەن بە بەڵگە، پاشان دێمە سەر ناوی ئەو سەحابانەی کە ئەو بۆچوونانیان هەیە و ئەو عالم و زانایانیشی کە ئەو بۆچوونیان هەیە. ئەوانە ئەم حەدیثانە ئەکەن بە بەڵگە، ئەوانەی کە ئەڵێن کافرە و لە ئیسلام دەرئەچێ باتەم بەهۆی تەمەڵیشەوە نەیکا و باوەڕیشی پێی هەبێ بەکردنوێژ و تویانە هەر کافرە، یعنی بەهۆی تەمەڵیەوە نوێژ ناکە، بەهۆی سەرقاڵبوونەوە بە شتێک کە لە شەرعا بە عوزر ناژمێرێ نایکە، بەڵام ئەم زانایانە فەرموویانە هەر کافرە مادام نایکە. بەڵگەکانشیان ئەم حەدیثانەتانی حەدیثەکەی جابری کوڕی عەبدوڵڵاه کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ بين الرجل وبين الكفر ترك الصلاة، حديثك صحيحة، يعني كلوانا كي يرطو إمام مسلم وإمام أحمد وأبو داود والترمذي وابن ماجه فرمي أنا حديثك صحيحة بين الرجل لنيواني كسيك لأيما هر بياويك أو لبيني كفر بباوريا وازهنان لنيوج، يعني أجر وازي لنيوج هنا أو إنسان أو كسا خوابنا من دا أبي بكافر. حديثي كتير حديثي بريدة مشهورة أفرمي حديثي صحيحة أفرمي بغمري خوشويسمان صلى الله عليه وسلم فرمويتي العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر. پەیمانی نێوانی ئێمەی مسلمان و ئەوانی کافر نوێژە، هەر کەسێ نەیکا و وازی لێ بێنێ ئەوە کافر بووە، هەر کەسێ نەیکا وازی لێ بێنێ ئەوە کافر بووە. ئەم حەدیثەیش طبعا ئەصحابی سنن و ئیمامی ئەحمەد گێڕنەوە و زانایانی حەدیث فەرموویانە حەدیثێکی صحیحە. حەدیثی سێیەم حديثك عبد الله كري عمري كري عاصة لبيغمري خواه صلى الله عليه وسلم كوان روجي كان بيغمري خواه صلى الله عليه وسلم باسي نيوجي كرت فرموي
من حافظ عليها كانت له نورا وبرهانا ونجاة يوم القيامة. هر کەسێ پارێزگاری لە نوێژەکانی بکە لە ڕۆژی قیامەتە ئەبێتە ڕووناکی و بەڵگە و هۆی ڕزگاربوونی ئەو. ومن لم يحافظ عليها لم تكن له برهانا ولا نجاة نورا ولا برهانا ولا نجاة وكان يوم القيامة مع قارون وفرعون وهامان وأبي بن خلف. وهر کەسێکیش پارێزگاری لەو نوێژانە نەکا هیچ ڕووناکیەکی نییە و هیچ بەڵگە و ڕزگاربوونێکی نییە لە ڕۆژی قیامەتە و لە ڕۆژی قیامەتیشە ئەو کەسە لەگەڵ قارونی تاوانبار و فرعونی ظالم و ستەمکار و هامانی وەزیرەکەی و ئوبەی کوڕی خەلەفی کافر حەشرەکرێ. ئەم حەدیثەش ئیمامی ئەحمەد و طەبەرانی و ئیبن حیبان گێڕایمنێتەوە بە سەنەدێکی جەید و ئەلبانیش لە صحيح ابن حبان فرميتي صحيحة. وإمام ابن القيم رحمتي خوای لێ بێ ئەفەرمێ ئەو کەسانەی کە پارێزگاری لە نوێژ ناکەن، یعنی لە شەرحی ئەم حەدیثە، یا ماڵەکەی مەشغوڵێکە و سەرقاڵێکە بەهۆی پارە و ماڵەوە، یان مڵکەکەی، یان پلەپایە و دەسڵاتەکەی، یان تجارەت و بازرگانیەکەی، هەر کەسێ ماڵەکەی مەشغوڵیکە ئەوە لەگەڵ قارونە حەشرەکرێ. هەر کەسێ مڵک و دەسڵاتەکەی مەشغوڵ و سەرقاڵیکە لە نوێژکرد نەکرد بۆی کە نوێژ نەکا ئەوە لەگەڵ فرعونە حەشرەکرێ. هەر کەسێ دەسڵات و پلەپایەکەی مەشغوڵیکە ئەوە لەگەڵ هامانە حەشر ئەکرێ. هەر کەسێکیش تجارەت و بازرگانیەکەی مەشغوڵیکە ئەوە لەگەڵ ئوبەی کوڕی خەلەفە حەشرەکرێ. خۆی گەورە پەنامان بدە. حەدیثێکی تر ئەهێننەوە، حەدیثی چوارەم کە عەبدوڵای بنی شەقیقی عقيلي أي جريتوك أفرمي كان أصحاب رسول الله صلى الله عليه وسلم كان أصحاب محمد صلى الله عليه وسلم لا يرون شيئا من الأعمال كفره. كان أصحاب محمد صلى الله عليه وسلم لا يرون شيئا من الأعمال تركه كفرا غير الصلاة. يعني أصحاب كاني بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم هيج كردويك نبوة وازهنان لي بكفر زاني بي تنها نج نبي. يعني لناو كردوا كان هيج كردوي كان بكفر نزانية كهر كسي وازي لي بيني بكافر تنها نج نبي. أمش إمامي ترمذي وحاكمش لسر شرطي بخاري مسلم بصحيح زاني وألباني شهر بصحيح زاني ولا صحيح ترمذية جمارة 2622 بصحيح زاني. فرمودي بينجم يا بلغي بينجم هي أوانيك أم رأييان هي ونيوج نكر بكافر أزان انتر بتمالي به بغير تمالي به بكافر أزانا هر كسي واز لنيوج بينه. محمد كري نصري مروزي أيريت وأفرمي سمعت إسحاق يقول صح عن النبي صلى الله عليه وسلم أن تارك الصلاة كافر. جملة إسحاق بو فرميتي بصحيحها تول لبي غمري خواه صلى الله عليه وسلم كان يجنكر كافرة. وهروها وكذلك كان رأي أهل العلم. هروها رأي أهل العلم واب لسردمي في غمر من لدن محمد صلى الله عليه وسلم أن تارك الصلاة عمدا من غير عذر حتى يذهب وقتها كافر. كوا أهل علم لسردم في غمر صلى الله عليه وسلم تا أمر رأيا وابوا تارك الصلاة أو كسيك وازلن يجبيني بعمدي عن قصد ببيع عذرك شرعي هتا كاتكي أروى كافرة. هروها ابن حزمش وايفرموا وتوتي قد جاء عن عمر وعبد الرحمن كري عوف لإماري كري خطاب وعبد الرحمن كري عوف ومعاذ كري جبل أبي هريرة غير أوان لصحابة كاني في غمري خواه صلى الله عليه وسلم رضاي خوان لبه فرميانا أن من ترك صلاة فرض واحدة متعمدا حتى يخرج وقتها فهو كافر مرتد. هر كسي يك نيجي فرز بعمدي وبعن قصد
بمبستوى تركا هتا كاتكي تيبر أبي أو كافر مرتد هل قراوة ولا إسلام. وفرميتي ولا نعلم لهؤلاء الصحابة مخالفا. ابن حزم فرميتي هيج صحابي كتر ما نبيني الرأي كتريها بجواز لم رأيه. أما منذري لا ترغيب ترهيبا هي نايبتي وي. أم جاء فرميتي قد ذهب جماعة من الصحابة ومن بعدهم إلى تكفير من ترك الصلاة متعمدا تركها حتى يخرج جميع وقتها منهم عمر كري الخطاب، عبد الله كري مسعود، عبد الله كري عباس، معاذ بن جبل، جابر بن عبد الله، أبو الدرداء وغير أوانيش. هروها فرميتي كومالك تريج للصحابة يا كومالك للصحابة ولا باش أوانيش كومالاني تر بوچون ينوابوا كتارك الصلاة بعمدا أو كسي بعمدا نوجكي تركا كافرة حتى أو كاتي يعني مثلا نوجك أنك حتى كاتكيت يا بربي بعمدينيك كافرة باوري بي هبي وباوري بي نبي. لو أنا عمر كري خطاب وعبد الله كري مسعود وعبد الله بن عباس ومعاذ كري جبل وجابر بن عبد الله وأبو الدرداء أمانة هم صحابي بيغمر صلى الله عليه وسلم وكومالك تريش زور للصحابة. وهروها لغير أوانش أحمد كري حنبل لعلماء قوركان إسلام وأسحاق كري راهويه وعبد الله بن مبارك ونخعي وحكم بن عتيبة وأبو أيوب السختياني وأبو داود الطياليسي وأبو بكر بن أبي شيبة وزهير بن حرب وغير أوانش لعلماء قوركان وتابعي علماء قوركان إسلامي سلفي أم أمة رأيا وابوا. وبرع أحاديث تريش أهين ولا سرويك بيويس لسر حاكم ودصلات داري ولات أو كسانا محكمة بكا وبيان كوجي وبلغشان هندي لو بلغانك كات كما يسبيه يعني نوا كأيهن نوا كلسروي ككشتني أو جورا كسانا كان يشترك كان واجبة لسر دصلات داري ولات. أما الرأي أوانا الرأي كومالك تريش لعلماء من هي كباوريان وايا لعلماء السلف وخلف رأيان وابوا كنيوج نكر أجر باوري بي هبي بلام لبر هويك هوكارك نيكا كافرنيا كومالك تر لعلماء رأيان وايا ككافرنيا وبلكو تنها فاسقة أبي توبة بدريت وأجر توبي نكرت أو حكمك تري بس العادريك شافعي ومالك رأيان وايا أبي بكجريت بلان بمسلماني أمري أجر كجرا وأبو حنيفة على ناش كجري بلكو هر السجن كريت وأعزار أدريت حتى وكو أو كاتي دسكابن يشكردن. أما بوچوني كومالك تر لعلمايا كلوانا إمام أبو حنيفة وإمام مالك وإمام شافعي بلام خلاف هي لويك مالك وشافعي ألين رأيا وايك أبيت نوج نكر أجر بتمرينيك أبيت توبة بدريت وحاكمي ولات تصلات دار وكاربدست أبيت توبة بدات و أجر نيكردو توبة نكرد مدي كان دياري كردوا دعاء وأكو جريت بلام بمسلمانيتي أمري بلام لقورساني مسلمانان أن يجريت ونيجيشي لسركري. بلام أبو حنيفة رحمتي خوالي بفرمويتي ناكو جريت بلكو هر سجن كريت و يعني أخريتها بندين خانة و يعني عقوبة وسزاء أدريت حتى أو كاتي دسكا بنيوج كردن. أما الرأي كومالك تر لعلماء وكو باسمان كرد و أو أحاديثاني كبيشتر باسمان كرد هي كومالكي ك بوچونكي ك بكافر دان نابو هي نابو يانو بو أوي كنوج نكري بي كافر أبي أحاديث كان ألين أو أحاديثانا بو كسيك كباوري بنيوج نبي باوەڕی وابێ کە نوێژنەکەر ئینسانی یعنی نوێژنەکەر کافر نابێ بۆ ئەو جۆرە کەسانەیە و تویانە بەڵگەی عاممان هەیە بۆ نمونە خوای تەعالا فەرمی إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك و تویانە خوای تەعالا لە هەموو گوناحی خۆش ئەبێت تەنەها شرک نەبێ
بوبي أو آية وحديثي كترشان هنا أبو هريرة أي ريتوا كحديثك صحيحة لكل دعوة بغمر فرميتي صلى الله عليه وسلم لكل نبي دعوة مستجابة فتعجل كل نبي دعوته وإني اختبأت دعوتي شفاعة لأمتي يوم القيامة فهي نائلة إن شاء الله من مات لا يشرك بالله شيئا. خوشويست فرمويتي صلى الله عليه وسلم همو پیغمبرێک دوعایەکی هەبووە کە خوای گەورە لی وەرگرتووە جا هەموو پێغەمبەرێک پەلەی کردووە دوعاکەی خۆی لە دنیا کردووە بەڵام من نەم کردووە چاوەڕوانم لە ڕۆژی قیامەتە ئەو دوعایە ئەکەم بۆ ئومەتەکەم شاردوومەتەوە لە ڕۆژی قیامەتە بیکەم بە شەفاعەت بۆ ئومەتەکەم جا ئەو شەفاعەتەی من بەری هەموو کەسێک ئەکەوێ کە شەریکی بۆ خوا قەرار نەدابێ کە هاوبەشی بۆ خوا قەرار نەدابێ. ولحديثك ترشا بيغمري خوشويسمان قبل بخارية هاتوا أفرميها الحديثة صحيحة أسعد الناس بشفاعة من قال لا إله إلا الله خالصا من قلبه يعني بختورترين كس بشفاعة من أو كسانا كلنا وضل وبلين لا إله إلا الله بباكي جاء ألين أم آية أحاديثنا بلغن لسروي كهر كسي شايتمان بين مسلمان و هیچ بەڵگەیەکیش نییە کە ئەو کەسانی شایەتمانیان هەنابێت لە ناو دڵەوە کافرن بۆیە ئەوان نوێژنەکەر کە ئەگەر ئەو نوێژنەکەرە بە عەمدی ئەگەر ئەو نوێژنەکەرە باوەڕی بە نوێژ هەبێ بەڵام لەبەر تەمەڵینەی کە ئەوان بە کافری نازانن بەڵکو ئەبێ دەسڵاتدار و کار بەدەست عقوبەی بە ڕەئیان وایە. وإمام السبوكيش يعني لطبقات شافعية نقاشيك يا مناقشيك باس أكال نيواني إمام الشافعي وإمام أحمد الرويداوة لباري تارك الصلاة وكوا شافعي بأحمد فرمو أي أحمد إيوة أغرين هالكسي نيوجنكا لبر تمالي باوەڕی پێی هەبێ بەڵام بەهۆی تەمەڵی و سەرقالبوونەوە نەیکا کافرە. ئیمامی ئەحمەدیش فەرموویەتی بەڵێ فەرموویەتی ئەی ئەگەر کافر بێ بەچی ئەبێ بە مسلمان. ئیمامی ئەحمەد وتوێتی بەوتنی شایەتمان لا إله إلا الله محمد رسول الله. شافعی وتوێتی ئەیدە ئێو کابرایە هەر ئەوەی وتووە یعنی بەردەوام شایەتمانی وتووە. ئەحمەد فەرموویەتی دەی بەوە بێتە مسلمان ئەبێ نوێژ بکە. شافعی فەرموویەتی جا ئەگەر ئەو کافر بێ نوێژەکەی دروست نییە یعنی بەهۆی نوێژەوە نابێ بە مسلمان. تو ئەڵێ ئەگەر بە کافری بزانی شایەتمانەکەنی کا بە مسلمان ئەی نوێژەکەیش نایکا بە مسلمان چونکە نوێژی کافر دروست نییە. جا سبوکی ئەفەرمێتر ئیمامی ئەحمەد بێدەنگ ئەبێ ڕەحمەتی خوا لە ئەحمەد و لە شافعیش بێ. بەڵام ئیمامی شەوکانی هاتووە تحقیقێکی لەم تحقیقی ئەم مەسەلەی کردو و فەرموویەتی نوێژنەکەری بە کافر زانیەوە و بەڵگەی ئەوانەی بە ڕاستتر زانیوە کە ئەڵێن نوێژنەکەر کافرە ئیتر باوەڕی پێی هەبێ و باوەڕی پێی نەبێ. ئەوەی کە من لێرە حەزەکەم عەرزی بەڕێستانی بکەم ئەوەیە کە ئێمە بەعام يعني مامۆستایانی خۆشەویست يعني لە ئیمام و خەتیبەکان یان بانخوازان کاتێک باسی نوێژ ئەکەین وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێ باز بکرێت کە نوێژ نەکردن نییە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردین ئەگەر لە هەموو حاڵەتێک لە حاڵەتەکانە تەنانەت لە ناڕەحەتترین حاڵەتی ژیانتا کە تۆ بترسی بمری تۆ پێویستە لەسەرت نوێژەکەت ئەنجام بەی بەو شێوەی کە توانات لەسەری هەیە و تەنانەت یعنی لە کاتی شەڕە لە کاتی نەخۆشیە بە هەموو شێوازێک لە کاتێکە ئاو هەبێ ئاو نەبێ هەموو شێوازێک شەریعەت مەجالێکی دانە ناوە بۆ نوێژ نەکردن یعنی نوێژ نەکردن نییە. هەر کەسێکیش نەیکا لەو کاتانەیە کە بۆی دیاری کردووە شەرع وا دایناوە کە ئەو کەسە کافر ئەبێ کارەکەی کارێکی کوفرە. ئێمە کاتێک لە کاتی دەعوە و بانگەوازە ئەبێت بەم شێوازە خیتاب لەگەڵ خەڵکا بکەین. بەڵام دوایی حکمی تەکفیرکردنی کەسێکی دیاری کراو کە نوێژ ناکە کە ئایا ئەو کەسە کافر ئەبێ یا کافر نەبێ ئەوە تر ئیشی ئێمە نییە. ئەوە ئیشی حکوومەتە ئیشی قازیە ئیشی بانخوازان نییە. من
يعني ئەمە بەپەسەند ئەزانم. ئەگینە ناکرێت تۆ کاتێ دەعوە بانگەوازەکەی بڵێ وەڵا هەر کەسێ نوێژ نەکا لەبەر تەمەڵیەوە کاف، یعنی تۆ ئەگەر وا بڵێ یعنی ئیتر ئەو خەڵکە نەحەقیان نییە کە نوێژ نەکەن، چونکە تۆ شتێکت پێوتون ڕێگایەکت بۆ داناون کە یعنی بیکەن بە عوزرێک بۆ خۆیان و ئەوان وا دەریخن کە تۆ وەکو بڵێ نوێژ شتێکی ئاسانە و شتێکی بەسیتە نابێت ئاوە. يعني بەڕاستی ئەم شێوازە لە خیتابە بەرامبەر بە خەڵکی عام، يعني لە ڕاستیە هۆکارێکە بۆ ئەوەی کە خەڵک سارد بێتەوە و گوێ نەدا بە نوێژکردن، مع العلم کە نوێژ گرنگترین شتە کە ئیسلام لە دوای شایەتمان ئیهتیمامی پێداوە و ئەو هەموو شتەی کە باسمان کرد بەڵگەیە لەسەر ئەوەی کە گرنگترین شت لە ئیسلامە لە پاش شایەتمان کردنی نوێژەکانە. ئیتر تۆ چۆن ئەبێ ئەوە بە ئەهوەنی و بە ئاسانی باسیکەی، ئەبێ زۆر حەقی خۆی پێ بدەیت. بەڵام لەم لاشەوە مەسئلەی ئەوەی کە کەسێکی دیاریکراو کە نوێژ ناکە تۆ بە کافری بزانی یا بە کافری نەزانی، ئەوە مەسئلەیە کە ئەمێنێتە لای حاکم، لای دەسڵاتدار حکم لەسەر ئەو شتە ئەدا و ئیشی ئێمەی بانخواز نامێنێت. ئەو کاتە تاوانەکە لەسەر ئێمە نییە ئەگەر کار بەدەست چۆن معاملە بکەیە لەگەڵ ئەوەیە چۆن معاملە نەکە. تەماشاکە برا بەڕێزەکانم، ئەمەی کە ئێستا ئێمە عەرزمان کردن ئەم مەسئلە خلافیە، مەسئلەیەک بۆ لەبین زانایان لە سەحابەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم و لە چرخە زێڕینەکانی ئیسلامە ئەمە خلاف بۆ لەبینی زانایانە و لەگەڵ ئەوەشە هیچ نەبووتە هۆی ئەوەی کەوا تەفریقە و جیاوازی و پەرتەوازەی لە نێوانی مسلمانانە دروستکە، کە گرنگترین مەسئلەیە کە مسلمانان تایە خلافیان هەبووە. لەگەڵ ئەوەشە یعنی هەر کەسێک باوەڕی خۆی و بیر و باوەڕی خۆی عرض کردووە و باسی کردووە و نووسیەتەوەی و تەبایی و خۆشەویستی و یەک ریزی مسلمانانیشی تێک نەداوە. ئاوا مسلمانان معاملەیان لەگەڵ یەکا کردووە، زانایانی ئیسلام ئاوا معاملەیان لەگەڵ یەکا کردووە و ئەبێ ئێمەی مسلمان و ئێمەی شوێنکەوتووی پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئاوا هەڵسو کەوت لەگەڵ یەکتریا بکەین. داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی، ئەم قسانەی کە کردمان لێمانی قبول کردبێ، ئەگەر پێکا بێتمان خوای پەروەردگار پاداشتی چاکەمان لەسەری باتەوە و بۆمانی حەسابکاو و لەلایەنی خۆشیەوەیەتی ئەگەر پێکا بێتمان و ئەگەر نەخواست نەشمان پێکا بێ، ئەوە بە تەئکید قسەی خۆمانە و داواکاری خوای تەعالی لێمان نەگرێ و خوای تەعالی عەفومان بکە. آمين آمين. وصلى اللهم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين.